کاریگەریەکانی نێوان ئیسرائیل و ئێران لەسەر ناوچەکە بەگشتی چی دەبێت و چۆن دەبێت ناوچەکە مامەڵە لەگەڵ ئەم جەنگە نوێدا بکاکە لە ئێستادا بەڕاستە و خۆ جەنگێکەیە لە نێوان ئیسرائیل و ئێراندا کاریگەریەکانی چین لێکەوتەکانی چین و چی بە دوای خۆی دادەهێنێت هەموو ئەمانە لەگەڵ بەڕێز دکتۆر فەرهاد محەممەد مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی جەنابیان ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی پرسی ڕۆژ دەبن. دکتۆر سڵاو لێ بێنی ڕۆ باش سواس بۆی کە میوانی پرسی ڕۆژی بابەتەکە زۆر هەڵدەگرێت قسەی زیاتر دەکەین بەڵام دەمێت سەرەتا سەرنجی جەنابەت و خوێندنەوەی جەنابەت بۆ ئەم جەنگە بسانین. ئەو کاتەی جەناب و بینەرانیش باش بەڕاستی ئەمن فەهدم ناوم وەکو دکتۆر فەهد نەک فەرهاد زۆر زۆر ببوورە دکتۆر فات ئەوە ڕاستم کردە ببوورە زوبارە زۆر زۆر بەرەبە نانا بەڕێ بەڕاستی ئەو جەنگە کە هەرگیز سایە بۆچی دەرێ ئەوە بە کاتێکی کەم ئەو شتە دروست نەبووە ئەوە وەتی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران هاتە سەر حکومە هاتە سەر دەسەڵات بەڕاستی بانگەشەی ئەوەی دەکا کە دژی ئیسرائیل و ئەمریکا دەجەنجێ و ئیسرائیل لە ناو دەباتن هەتا ئێستاش بەڕاستی هەتا بەو دوای دروشم بوو ئێران بەکاری دەینا لە بەروی خەریکی شەڕی عێراق و ئێران بوو بۆ ماوەی 8 ساڵ کە لە شەڕەکەش بەڕاستی سەرکەوتنی بەدەست نەهێنا یعنی ئامانجەکانی نەپێکە لە عێراق و کاتی ئێستاش بەهۆی هەندێک گروپی دروست کرد لە یەمەن و لە یەمەن و لە عێراق و لە لوبنان و لە شوێنەکانی تریش بەڕاستی ڕاستەخۆ هاوکاری ئەو گروپانەی دەکرد و چەکی پێدەدان بۆ ئەوی پێ لە ئیسرائیل بدەن هاوکاری دارایی و ئابووری بە هەموو شێوەیەک دەکردن شەڕەکەی بەم شێوە بوو ئێستا شەڕەکە گۆڕایە ئێران ڕاستەخۆ کەتە ناو بەڕاستی کێشەکەەوە تەوقیعیەوەی نەدەکرد ڕۆژێک لە ڕۆژان ئەو شەڕی توشبی ئێستا شەڕەکە پێشتر بە وەکالەت بە شیعەکانی دەکرد ئێستا ڕاستەخۆ وەکو دەوڵەتی ئێران هاتوتە ناو شەڕەکە لێ زۆر زەرمەندە ئەوها بە ئاسانیش لێی دەرناچی کە ئیسرائیل و ئێران دوو وڵاتی دراوسێنینە ئەوانە بەڕاستی سبەنی هێزی وشکانی بەکاربێنی کە ئێران لە ڕووی هێزی وشکانی ژمارەی زیاترە و احتیمالە زیاتر سوودمەندە بۆ هێزی وشکانی بەکاربهینە بەس ئێستا لە ڕووی دکتۆر فەهد دەوترێت ماوەی چلۆش کاتژمێر داهاتوو کاتژمێرەکان یەکلاکەرەوە دەبن یانەوەی ئێران دەچێتە ژێرباری دانوستانەکان و بە مەرجە بێشەرتەکانی ئەمریکا ڕازی دەبێت یانەوەی ئەمریکا خۆی ڕاستەخۆ دێتە ناو جەنگەکەەوە تۆ لە سەرمە چێڵی پێشبی نەکرێت چی بکرێت کامیان بێتە ژێرباری ئەو بابەتی کە دیاریان کردووە ئێران دێتە ژێرباری دانوستانەکان یانەوەی ئەمریکا دێتە جەنگەکەەوە بەخۆی ئەمە تەوەقع دەکەم زیاتر ئێران یعنی ئەمریکا بێتە ناو جەنگەکەەوە لەبەرەوەی کۆماری ئیسلامی خۆی بە دەوڵەتەکی گەورە دەزانی حەز بەوەی ناکە ئەوەی ئەو مەترسێک کە کەوتوتە سەری ئێستا هەر سەعاتێک دەڕوا ئەو یعنی بناغەی ئابووری ئێران بەڕاستی بەرەو لە ناوچوون دەچێت لە مەسفایەکانی دەدرێت لە مەعاملی دەدرێت لە بنکەی سەربازی دەدرێتکە ئەو کەلوپەلەی سەربازیانێک کە لە زمانی شاهنشای ڕاکرایە ئێستاوا لە ناو دەچی بەخۆی دەوڵەتیش سیاگەت و دام و دەستگاکان لە ناوچوو مەسفایەکانی بنزینە هەمووی شەکت ڕاوەستا خۆی دەڕوخێتن بەس ئەگەر لەبەر ئەوەی مەلایەکانی ئێران بەڕاستی ئەو شعارەیان هەرگرتیا ئەگە خۆی بەدەستەوە بدا مەسەڵەن ملەتیان هاندا چەند ساڵە بەڕاستی وەکو دروشم کە ئەوان دژی ئەمریکای لە دژی ئیسرائیلن ئێستا بە ئاشکراش خۆش بەدەستەوە بدەن احتیمالە خەڵکی ئێران لیان قبول نەکە کە لە هەشتاوە حساری اقتصادیان لەسرە یعنی باری ئابووریان زۆر خراپە و بەڕاستی شەهیدی وەکو شخصی تاچی ئێران خەڵکیان بە کوشت ڕۆیشتێ شەهیدیاندایە ئێستا قبول ناکەن ئەوە بە ئاسانی ئەو ڕژێمە خۆی بەدەستەوە بدەت کە ئەمریکا کێشەکەی بەس لەگە ئیسرائیل کێشەکەیان بەس تەسلیمکردنی بنکەکانی ئەتۆمی نییە کێشەیوان ئەوەیە
کە سعودیا و دووەلی کەنداویش بێزارن لە وەزعی ئەوانە زیاتر هاانی ئەمریکای دەدەن لۆ ئەوەی مەسەەن ئێرانیان لۆ زەحیف بکەیان ئەو دەسەڵاتی نێری لەبەرەوە دەسەڵاتە زیاتر تەدەخول بەیشی بەڕاستی دەوڵەتی جیرانەکانی دەکاتن وەکو داگیرکەرێک تەمەشای دەکەن ئەوتە سعودیا لە بیری ناسی کە رووسیەکان ساروغیان لە نەفتی سعودیای دەدا و مەسەن تا دیدی سعودیان دەکرد دووەلی خەلیج بە هەم کێشیان لەگە ئێران هەیە لۆیە کێشەکە ئەوەیە کە تەسلیمبوونی ئێران دەبی تەسلیمبوونی هەموو شتێکی بکە واز لە گروپانە بینی یعنی ئەو ئایەک و بە شێوەیەک تەعاودی لێوەردەگرن کە بەس لۆ خۆی لە داخلی بمنێ ئێستاش ئەو چلو سەعاتەش زیانەکی زۆر بەباری ئابووری ئێران دەگەینن بەڕاستی ئەوەی لە دەستان بێدەیت باشە دکتۆر فهد ئەگەر ئەو دکتۆر فهد قسە لەسەرەوە دەکرێت کە دەیانەوێت ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران بگۆڕدرێت یان ئەوەی کە ئێران لاواز بکرێت پێت وایە هەموو ئەمانە گۆڕانکاریان بەسەردا دێتەوەی کە ئیسرائیل دیاری کردبوو پێت وایە هەموو ئەمانە دەگۆڕێ بۆ ڕوخاندنی ئێران چکە ئەم قسانە لێرە و لەوێ باز دەکرێت ئەمە ئەو قسانن کە بەڕاستی لەسەر مێزی گفتوگۆکان هەنوو قسەی لەسەر دەکرێت بەخۆی ئەوان لە ڕاگەانەکان دەرێن ئامانزمانەوە نیە ڕژێمی بگۆڕین بەس ئەو شەڕەی کە هەرگیسا بەڕاستی ئێستا فڕۆکەکانی ئیسرائیل وەکی دەرێ بەکەی بخوان لە ئاسمانی ئێران دەسوڕێنەوە هەزیەکیان بێ بەڕاستی وەکی دەرێت دەیڕوخێن و لە ناوی دەبن بەڵام ئێران بە مقابل سدەکە چەند ساروبەکی هاویشت ئەو شۆ هەشت بوو هەر هەشت لەسەر ئیسرائیل تەقاندراوە یعنی زەرەرێکی وای بە ئیسرائیل ناکەوی هەتا ئێستا ئەگەر مەسەن لە 50 ساروغی دوو ساروغ بکەویتە سەر زەوی ئەویش نازانی لە چێن دەرێ دەداتن ئێرە مەسەڵەن داوێ بەس لە نزیک شارەکەی دەکەوی یان لە دەرێ بە ناوی دەکەوی مهم شوێنەکانی دیاری نەکردێکە لە ئیسرائیل لە چێ دەدا لەبەرەوەی ئەو تەکنۆلۆژیای نییە ئەو زانیاریان نییە بەڵام بە پێچوانە ئەمریکا ڕئیسەکەشی دەرێمە دەزانین یعنی علی خامنەی لە چێن دەرێ دەنووی ئەگە بمانەوەی لی دەدەین لۆیە لەبەر ئەو هۆیە مەسەڵەن ناکرێتن ئێران لەو شەڕەی سەرکەوتوو بیتن مدەکەش ئەمریکا دکتۆر فات ئەگەر لە جەنگەکە بۆ ئێران دڵنیا بێ لە جەنگەکە سەرکەوتوو نابێت کەواتە دەبێت بچێتە ژێرباری دانوستان نەک دانوستان ڕازی بوون بە مەرجەکانی ئەمریکا بەڵێ بەخۆی جەنابەت پرسیارەکەت ئەوە بگوتت مەبەستیان ڕووخاندنە بڵێ ئەگەر ئەتوو مەسەڵە حکوومەتێک بی مەسفای بنزینی نەمینێ کە مەسەسمێن لە کارەبای بدرێ لە دام و دەستگای داریەکان نەمینێ چۆن دەتانی وڵات بەڕێوە ببە خۆی لە خۆیدا ڕووخاندنە ڕاستە زروفیوی لەگەر عێراق و لەگە سووریا فەرقی هەیە مەسەڵەن بەهێزی چەکداری داخلی وڵاتی وان بوو ئەوان ڕووخان بەس وڵاتی ئێران خەڵکەکەی زۆر بێزارە بە شێوە چوە هەز بکە حکوومەتەکەی زەعیب بووە تاستە پروپاگەندەی ئەوەی دەکا ئەم مۆسادی دەگرم و شەبکاتی دەگرمەوە کە حەلەسە بەهێزم خەڵکی دەینین ناو جادەی لە سێدارە دەدا لۆی خەڵکەکە بترسێڕانە پەڕی بەس لە کۆتاییدا وا زەعیب دەبیتن خەڵکەڕا دەپەڕیتن هەر ئەویش دەبی ئەگە بێ بمینێت لە حکوم درێژە بە حکومەکەی بدا نەک بمینێ دەبی خۆی تەسلیمی بەڕاستی تەواوی ترامپ بکە بە هەموو شروتەکانیەوە کە لە سەری دادنێت باشە دکتۆر فهد لە سەرەتای جەنگەکە لە یەکەم ڕۆژ و دوم ڕۆژیش زۆر چاو لەسەر ئەوە بووکە بەڕاستی ئەمریکا هەوڵی نێوەندگیری بدات و ئەمریکا کۆتایی بەم جەنگە بێنێ سە مازاری لە شەشەم ڕۆژین هەردوو وڵاتەکە زیانێکی زۆریان بەرکەوتووە و چاوەڕە دەکرێت ئەم جەنگە بەرەو کوێ بڕات ئەگەر کەسێک یاخود وڵاتێک بتوانێت کۆتایی بەم جەنگە بهێنێت کێ دەبێت یاخود چ وڵاتێک دەتوانێت نێوەنگیری لەم دۆخی ئێستادا بکە ئیترمە خۆ قسەکانی دۆناڵد ترامپ و ئەمریکا زانین ئەوان قسەکانیان نیەتی ئەوەی پێ و دیارنێک کە بەڕاستی نێوەنگیری بکەن بە دیوێکە هەردوو لا ڕازی بکەن بەخۆی بەداخەوە جۆرە کەسانێک کە دەسەڵات وەردەگرن بەڕاستی ئەو دەچ بە ناوی قەومیەت بی چ بە ناوی دینی بی بەڕاستی دەچن
بەڕاستی کێشە لە وڵاتەکانی زیرانیان و زیانیش بەگشتی دروست دەکەن وەکو سەدامی بە ناوی پارێزگاریکردن لە وڵاتە عەرەبیەکان بەڕاستی لە دوای جەنگ دەگەڕا. ئێرانی شەروایە لۆیە لەو بڕوایدانی ما هیچ کەسێک بێ بەڕاستی دیفاع لە وڵاتی ئێران کە ئەمریکاش ئەگەر ئەو هەست بە مەترسیەی بکە جەنگکەی زووتر کۆتایی پێدەینا بەخۆی داهاتە ناو جەنگکەی بەس بەخۆی ئەمریکا لەگە ئیسرائیل بەرنامەیان هەیە کە تا مەسەلەی غەزەی دەیتانی بە ڕۆژی غەزەی بگری بەراملۆ یعنی ڕۆژێ چەند کیلۆمەترێک دەچوە پێش لەوەی وێرانی بکاتن نەفسی ئەگە بەرنامەی لۆ ئێران دانێن ئەوە حساباتە چکەیە بەزەم بڕوان ناکەم ئێران وەکو غەزەی بی زوو کۆتایی پێدەینن لەبەرەوەی احتیمالە ظروفەکی سیاسی مەسەن دووەلیتکە احتیمالە تەدەخول بکریان داوای ڕاگررتنی بکەن دکتۆر کۆتایی هێنان بە جەنگەکە پەیوەندی بەوەیە کە ئێران لەبەرەوەی پشتیوانێکی ئەوتۆینە دەچێتە ژێرباری دانوستانەکان و ئەمریکاش لە بەرامبەردا دڵنیە لەمە بەخۆی دوو ڕێگە هەیەیان دەبی بچە ژێرباری یان ئەگەر نەچە ژێرباری ئەمریکا لە کۆتایی شەڕەکەی بەخۆی هێرش دەکاتە سەر بکەنەویەکانی ئێران بەڕاستی کۆتایی پێدەینی بەڵام هەتا ئێستا زیاتر ئیسرائیل دەیەوێ بنکەی ئابووری ئێران لەناو بباتن هەتا لە شەریکەی دروستکردنی سیاراتشیدا لە ماوەی ڕابردوو زۆر بەوردی ئامانجەکانی خۆی دیای دەکات بە پێچی شەوێ بڕیاریدا لە ینی لە ئەوەی وەچی دەرێ لە بناغەی حەسکەری ئێران بدا لە کەلوپەلەکانی ینی لە کە دەتوە سزەی ساڵاتر نێشت و بەڕاستی یعنی ئێران ئەو سلاعی نما شەڕی پێ بکە بەخۆی خەڵکە دێتە سەجادەی لەبەرەوەی ساروەکان ئێستا بە ئاشکرا دیارەکەمی کردێ لە ئێران کەمی داوێ یعنی لە باتی تادید دەکرێ ئێران دێگۆ 2000 داوێم هەشتی داوێتن هەشتەکەش یعنی بەسەرکەوتوی دادەنێتون ئەمە هەش ساروکمان هاویست بەس لێ ناکۆڵتەوە ئایا بە زەویکەت یان ناکەیش بە چێن دەرێکرد بەڵێ ئەو هەدەرێمە سەرکەوتنم بەدەستیدا هەش ساروغم هاویست یان 12 هاویست بەزەوە سەرکەوتن نییە لە بەرەوەی سەرکەوتنەوە ئیسرائیل دەیتەقێنتەوە لەگەر ئەمریکای باشە دکتۆر فەهەد دکتۆر فەهەد یان دەبی خۆی بەدەست بدە دکتۆر فەهەد باش ئێران بۆ ینی بە تەنها ماوەتەوە لەم جەنگەیە ئەنی خۆ کۆمەڵێک وڵات هەیە کە بەڕاستی خۆیان بە هاوپەیمان و دۆستیێران دەزانی بەڵام ئێمە سای بینین کە ئێران بە تەنیایە بۆچی ئێران هاتۆتە دۆخێکی لەم شێوەیەوە بەخۆی ئێران بەڕاستی هەڵەی کرد لە دروستکردنی گروپە چەکدارەکان لەبەرەوەی حزب الله لە لوبنان ڕاستە بەهێز بوو پێشەوە ئیسرائیل لێیدا بەس لە حکومدانە یعنی حکوومەتی بەدەستەوە نەبوو وەکو گروپەی وەکو حزبە گروپەی چەکداری بوو لە عێراقیش وایە حکوومەتی عێراق شیعە هەموو شتێکی بەدەستەوە نییە لەبەرەوەی کورد ئەگە هەر دژایەتێکی ئەمریکا بکە کورد لە گەری نابی سونەش لە گەری نابی یەمەنیش بەو شێوەی لێهات یەمەنیش زەعیف کرایە ئێستا ئێران کە داعمیوانەی دەکرد لە ڕووی مادی و چەک خۆی بە دەوڵەتێکی جلهێت دەزانی خۆ نابی داوە لە گروپی سەکداری بکە بریارمەتیم بدەن یعنی ئەوانش ئەو قووەتیان نیە نەمەعمەلیان هەیە چەکی بدەنێ لە حکمیشن دەسەڵاتیان لە دەسەلەوەی پارەی بدەن ئیمکانێتی مادی بدەنێ لۆیە وەکو دەوڵەت هیچ دەوڵەتەکی لەگەنیە سووریا بوو سووریاژەوە حکوومەتی سووریا ڕوخێندرا رووسیاش لەبەر ئۆکرانیای خەریکی شەڕی خۆیتی زیاتر نایە بێتە ناو شەڕەشکە بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر فەهەد محەممەد مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی کاچەنامێ ڕاستەوخۆ لە هولێوەرەوە میوانی پرسی ڕۆژ من سوپاس پێشکات تاسای بینەری کورسانی نووزم و کاتێکی خۆشتانە بخواتان لەگەڵ